زۆر لە نەخۆشیە مستعسیەکان یاخود زۆر لە نەخۆشیە نەزانراوەکان ئەسڵێک و باگراوندێکی هەیە، بەڵام ئێمە مەرج نییە پێی بە هەموو شتێک بەرین. بۆیەش ئەڵێن عیلم ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتنایە، ئەگەر نا عیلم سنوورێکیە بوو ئەوەستا. هەر کەسێک مناقەشی ئەم بابەتتان لەگەڵا کا بڵێ زەحمەت دەبێت تۆ بگەیشتۆتە بنبەست، هەڵێ نەخێر. ڕۆژانە شتی تازە کەشف ناکا، بڵێ ڕۆژانە عیلاجی تازە داناهێنێ، بڵێ بۆ تۆ وا قسە لەگەڵ منە ئەکەیت کە تۆب کۆتایی پێ هاتووە و ختم کراوە و هەموو شتێکی لێ ڕوونە و ناوی بۆ هەموو شتەکان داناوە، تەشخیصی داناوە، عیلاجی داناوە، هیچ شتێک نییە لەسەر دەست تۆب دەرچێ. شتی وامان نییە. هەتا دنیاش خوای گەورە ئەی پێچێتەوە ئەمە ڕوونایەت. بەعکسەوە كاتي خويك عيسى عليه السلام وأبرئ الأكمه والأبرص وأحيي الموتى بإذن الله كشيرو بلكيو نخوشي كرولالو دواتر مردوي زيني وكردو بوشي أما يكرد أزانن شو كطب جيشتو بو درجيك أمانة مستعصيبون وشار سرنا أكراش تكاني ترأسان بو كواتي عيسى بيشتكي تازي بيه كخلق بينه بيه بلام أمرو عيسى زينو بواتوا لشتی بەسیتەوە لەگەڵ ئێمە دەسی پێ ئەکرد کە ڤایرۆسە بە هەمومان کۆبووینەوە بۆمان چارەسەر ناکرێ. بۆیە کەسی دیعای ئەواکە وڵڵای ئەمە لە کتێبی ئێمانیە، وڵڵ ئەمە تۆب اعترافی کاکە تۆبەکەی تۆ جارێ خۆمان لە واقعەکەیە ئەژین. من ئەگەر ئێستاگەنە باسی تۆب کەم و خۆم تەبیب نەم، من خەڵکە لێوە کاکە ها خۆی هیچی لێ نازانێت، کاکە وڵڵای لەو سەرەوە هاتووینێتەوە. بەڵام ئەزانین تۆب چارەسەری زۆربەی کێشەکانی لانیە و دواتریش تۆب نەگەیشتۆتە بنبەست لە شتەکانە. ئەمە خوا نەخواستە کەمکردنەوەی شەعنی تۆب نییە، خزمەتێکی زۆر گەورە کراوە، هەنگاوێکی زۆر گەورەنراوە. بەڵام ئێستاشی لەگەڵا بێ ئەو چارەسەریکی ئێمە بووە کۆمەڵە شتێکین و نەخۆشەکە لایە بین، ڕیخۆڵە چۆرەکەی لابیت، مەعیدەی لابی، زراوی لابی، پارەتارویدی لابی، غودەی دەرەقەکەی لابیت. یعنی چی؟ یعنی تۆ چارەسەرت پێ ناکرێت بۆیە بە ناچاری لابیت، خۆ لە خۆشی خۆ نییە کە لابیت. ئەجان تۆ هەر شتێکت لابرد شوێنەکەی نوقستانە بێ، قاچەکە بڕیتەوە کابرا بێت داشقێک یاخۆ دەبێت قاچێکی سناعی بەستێ. بۆیە ئەوەی ساکەنە لێرە ئەیڵین خەڵکێک جورئەتی ئەوە نەکا بڵێ وەڵی کاکەوە ئەو لە دینە هەیە، ئەوە ئیسلامە.